آیفۆن 16 زووتر لە وادەی خۆی نمایش دەکرێت و ئەپڵ دەڵێت سوپرایزی گەورە بۆ هەوادارانمان دەکەین و نرخەکەی ئاشکرا دەکات. کۆمپانیای ئەپڵ ئاشکرای دەکات کە 9 ئەیلولی 2024 نوێترین بەرهەمەکانی خۆی پێشکەش دەکات و بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو زووتر لە وادەی خۆی بەرهەمەکانی نمایش دەکات. کۆمپانیای ئەپڵ بڕیاری داوە ئایفۆن 16 بە 4 شێوازی جیاواز بخاتە بازارەوە کە شێوازەکانی ئایفۆن 16، ئایفۆن 16 پرۆ، 16 پلەس و ئایفۆن 16 پرۆ ماکس و دەشگوترێت ئایفۆن 16 پرۆ و ئایفۆن 16 پرۆ ماکس بە 6.3 و 6.9 ئینچ گەورەتر دەبن، بەڵام ئایفۆن 16 و ئایفۆن 16 پلەس بە هەمان قەبارەی پێشوویان دەمێننەوە. جیا لە مۆبایلەکە ئەپڵ بڕیاری داوە ئەم جارە گۆڕانکاری لە ئەپڵ وۆچەکەی بکات و بە دیزاینێکی ناوازە و کوواڵەتیەکی بەرز بیخاتە بازار. ئەپڵ بە تەواوی نرخی ئایفۆن 16 دیاری نەکردووە، بەڵام پێشبینی دەکرێت نزیک بێ لە نرخی ئایفۆن 15 و بە ڕەنگەکانی ڕەش، سپی، خۆڵەمێشی، سەوز، پەمەیی، شین، گۆڵد و تیتانیۆمی دەخاتە بازار.